جا ئەوە خاڵی یەکەم قسەیەکتە بوو لەسەر بابەتە بەڵێ عفو ئەو بابەتی کە باس کرد بەشی بە ئاگا و بە ئاگای مەشک زۆر جوان بوو کە جەخت دەسەری کردەوە هەمان ئەوەیە کە لە بابەتی دەنوزین دەخینین تیۆرەکانی فرۆید بالضبط و هەروەها ئەو بابەتی کە باس شت کرد کە گوتت بۆ نمونە فێربوونی ئۆتۆمبیل و ئەو شتانە ڕێک دەبتە بابەتە چ ڕۆتینیا دیانی ها زۆر دەکەی بستە ناو مێشکرد یەک ڕاست ئەوە ئیشی لەسەر دەکات ئەو بەرمەجەی دەکەی مێشتی خۆت بەرمەجە دەکەی بەڵام ئەگەر بێت و شتی باشی تێکەی ئێستا یەک لە خزمەکانی خۆمان پۆلی 12 بوو هاتە لای من گوتی مامۆستا بەجددی ئەمە زۆر حەزم لێ دەرەزە بینم نمرەشی بەرز بینم بەڵام ناتوانم دەمگوت لۆ ناتوانانی لەگوول لەبەرەوەی زۆر کەس پێم دەڵێن دەڵێن قودرەتی و توانایت و ئەوەندە نییە خزم و کەسە نزیکەکانم ئەها خزم و کەسە نزیکەکان کەواتە ئەوان دێن بە تو دەڵێن ناتوانی ئەتوو دەرەجەت پێ نایە یعنی خۆت هەموو ئینسانە قودرەتی هەیە هەموو ئینسانێک توانای هەیە بەڵام چونکە لەبەرەوەی بەرمەجە دەکرێت لەلایەن خەڵکانێکەوە لە ناو ناخود ئاگات ئیشی لەسەر دەکەن وەری دەگری تەواو ئیترە تو دنیا لەبەر چاوی ڕەش دەبی ئەوەندە بە بێزاریەوە دەخینی ئەوەندە خوڵقت لە خوێندن نامینێ ئەوە لە بواری خوێندن جا بۆ هەر ئامانجێکی دیکە ئەوە دروستە وەختە کە تو دەتەوێت سەرکەوتوبی زۆر گرینگە گوێ بە قسەی ئینسانەکان نەدەی چونکە کەسێک ئەگەر هات بیری نەرێنی بیری ئەرێنی خستە ناو مێشکتەوە سەر و سەرچاوم گوێ بۆ ڕادەگرم ئەستم پێشم خۆشە تەرجیع دەبم هانم دەدا بەڵام کەسێک بزانم کە دێتن ئیش لەسەرەوە دەکا کە دەیەوێ ئەمن باڵێن لە کەسایەتی و بەهای من بینتە خوارێ بڵێتە من ئەتو ناتوانانی و ئەتو ئاوانی ئەوە وا لێ دەکات و سارد بیەوە لە بابەتەکە کە سارد بیەوە ناتوانانی بگەی بە ئامانجەکە بۆیە ناومێدی ڕوت تێدەکا باشە جاخۆ لە قورئانیشدا هاتووە زۆر جار لە قورئاندا مەسەلەن تێبینیم کە لە چەند ئاەتێکی دەڵێ وەصبر على ما يقولون ها جەخت لە قسەی خەڵکی دەکاتەوە یعنی چی یعنی ئارام بگرن لەسەر قسەی خەڵکی نابی ئەوەندە کاریگەری تێبکە تەسیری تێبکە خوای گەورە بۆ جەخت لەسەرەوەی دەکاتەوە کە دەڵێ ئارام بگرن لەبەرەوەی کە ئارامگرتن یەکێکە لەو بابەتانەی کە دەتگەێنیتن بەرەو ئامانجەکە نابی ئینسان ئەوەندە پەلە پروزەی بکاتن بکەوتە ناو واقعەک خۆشی نەزانی سەری لێ بشێوێ نەزانی بەرەو کوێ دەڕوا ئارامگرتن تەنانەت لە لای خوای گەورە خۆشەویستی شت دەکا بە بەڵگەی ئەو ئاەتەی خوای گەورە دەفەرمی چی والله يحب الصابرين خوای گەورە ئارامگرانی خۆش دەوێت جا ئەوە یەکێکە لەو خاڵانەی کە لە بابەتی ئەوەی کە بیرکردنەوەی ئینسانەکە زۆر گرینگە لەسەوەی خەڵکێک ئەو ژینگەی دەوروبەرەی کە تێیدای ژینگەکت بۆ دروست کرایە ئیتر بە هەموو لایەکەوە دەیانەوێ ئەتوو شکست بخۆی بۆیە نابی زۆر گوێ لەو قسانە ڕابگرن لە شوێن دەربینیت بیرێکی نەرینی بڵاو دەکرێتەوە وازی لەبینە دەستبەرداری ئەو شوێنە بە هەل ئەو شوێنە دەست بەجێ بەجێ بێڵە چونکە ئەو لە توانە و بەهای و کەم دەکاتەوە